وەکو گروپێکیشان شێوەکاری کفری لە 37 بۆ 40 خانم ئەندامە لە گروپەکەمان و هەروەها پێمان خۆش بۆ سەرکەوتنەکانی سەرکەوتنەکان دۆسۆزەکانی پێشمەرگە بە هەند وەرگرین و لە یەکەم کاری گروپەکەماندا چالێکە بۆ ئەوان بێت و بۆ هەر بۆیە ناوی پێشانگاکەمانیش ڕەنگیش لەگەڵتانە ئەی پێشمەرگە. پێشانگا بە ناوی ڕەنگیش لەگەڵتانە ئەی پێشمەرگە بریتە لە 38 ئەندامی کە گروپی کیژانی شێوەکاری کفری گەرمیان تابلۆکانیش 80 تابلۆ دەبێت. ئێمە بە تەمان بیبین بە شارەکانی تر هەولێر و دوهۆک و ئەوانەی ئەگەر دامی مادیمانیش بکرێ دەبێن بۆ دەرەوەی وڵات. تابلۆکەمان بریتە لە ژیانی پێشمەرگە شۆڕەژگێڕەکان و سروشتی کوردستان و هەموو جۆرە ئیشێکی تایەوە تا تەکعیبی تەبع بڵێن گرافیک کلاسیکی هەمووی لێدایە. بارکە خەلک ئیقبالەکە باشە سەر هەی چونکە تشتێمە تشتێ خەڕێ خۆمالیە یعنی ڕۆژانە تێدا چێکردن چه عەسیر بێت چه بەقلاوە بێت مواد حافظە تێدا نین شتیا بێت معلە بتن بارەبتر مواد حافظە تێدا خەلک نوکە خۆ دیرە تێخت شوانە بارەبتر تشتێ طبیعی ڤەت خۆتویە تازە چیە ڕۆژانە بێتە چێکردن. تایبەت زستانی وەکی شیری کاسر شیری ناهێندی بەقلاوەی مرۆڤ یعنی کەیفا مرۆڤی پێتێتن یعنی ئەگەر ڕۆژێکی مرۆڤ نەخۆت مرۆڤ ئەحساس کرد مرۆڤی تشتێکی خۆی بەرزە کرد یعنی خوشیێکە تایبەت هەیە ئەگەر دنیا ساڵ بیتە مرۆڤ پارچێکە شیری ناهێیە بخۆتن یعنی هەم بۆ لەشیجی باشە هەم مرۆڤ پێتوی یعنی هەست بخوشیێت کرد. ئەم بازارە بۆ ئاوای لێ هاتووە کێنێ لەم بازارە بداتەوە بێت تەماشایم قەیسەریەکە ئەمە زۆر کۆنا ئەمە شوێنی بازرگاران بوو ئەمە شوێنی کەسابەتکەران بوو لێرەوە لە شام و عەشیا ئەهات بۆ کفری ئەڕۆیی بۆ بەغا ئەڕۆیی بۆ ناو قەراخ ئەڕۆیی بۆ منتیقەی شارە زۆر ئەڕۆیی بۆ ناو داوێ ئەچوو بۆ ناو زەنگە خانەکەی مەلا عەباس لەوێ هەبوو گەنم ئیسرادی لێرێ گەنم بارەکرێ ئەچوو بۆ بەغا لەو سەرۆ ئەو گەنمەی ئەفرۆش و ئەیدا جەلە خورما هەبوو ئەیان هێنا خەڵکی لادیەکانە هاتن خەڵکی دیەهاتەکانە هاتن لیان نەکڕی ئەو خورمانایەنە بڕێ ئەو قەزرشە مێردوویەکی کۆنی لەسەرە لەبەرەوە خاوە زۆر هەموو کاتێ باران لێدا تەنی چەند ساڵە لایەکە یەتە خوارەوە کەس توانمان لێ ناکە بۆمان چاکاتەوە ڕێگەمان ئەم کۆرانە لێمان گیراوە.